پاش دەستپێکردنی هەڵمەتی بانگەشە بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەران بە پێویست دەزانرێ کورد بە پلان و بەرنامەوە کار بکات بۆ دەستەبەرکردنەوەی مافەکانی لە عێراقدا. بەوتێ ئەندامێکی ئەنجومەنی نوێنەرانی عێراقیش لە ئێستادا لە بەغدا پێگەی کورد لاواز بووە و دەشڵێ بەهێزکردنەوەی پێگەی کورد لە ناوەندا دەتوانێت دەستەبەری مافەکان بۆ کورد بکات. تاکە منفەس بۆ کوردستان و بۆ ناوچەکانی ئێمەش ما بێ ئێستا بەغدایە کە ئێمە گفتوگوی لەگەڵا بکەین. لێرە پێویستمان بە یەکریزی کووردە بە یەک هەڵوێستی هەموو حزب کوردستانیەکانە بە یەک دەنگ و بە یەک ڕنگ خۆمان ئامادە بکەین بۆ چوونمان بۆ بەغدا لە دوای ئەم انتیخاباتە بۆ بەشدارێکی حەقیقی لە کاری پەرلەمانی و لە کاری حکومی بە یەکریزیە بین. ئەمەشم پێم وایە دەبێت لە ئێستاکەوە هەنگایی بۆ بنین لەم عملی بانگەشی انتیخابیەوە ئەگەر هەمومان لە ئێستەوە کار بۆ کارە بکەین کە کارێکی پیرۆزە ئەویش یەکریزێکە و یەک هەڵوێستیە وەکو ئاماژەم پێی کرد من پێم وایە بۆ دوای انتیخابات هەموو حزبەکان یەکریز و یەک هەڵوێست دەبین و ئەو تەحالفە کوردستانی بەداخەوە کە تۆزێک پەرتەوازە بوو لە بەغدا لە خولی ئەم جارە بێتە دی. ئەبێ هەمومان تیمێکی بەهێز بین لە بەغدا و کارێک بکەین. شارزانی بۆ یاسا شڕای دەگەیەنێن بەرەو پێشبردننی مافەکانی کورد لە عێراقدا پێویستی بە یەکریزی نێوان هێزوو لایەنە کوردستانیەکان هەیە. یاساناسێکیش لە کەرکوو ڕای دەگەیەنێت پێویستە ڕێکەوتنەکانی کورد بۆ داهاتوو لەگەڵ بەغدا لەسەر بنەمای سیاسی و یاسایی و دەستوری بێت. گرنگە لە ئێستاوە کورد ئەو لایەنانە بدۆزێتەوە کە بەرژەوەندەکانی کووردە پارێزن و ڕێکەون لەگەڵ ئەو لایەنانەی کە هاودید و هاوبۆچوونن لەسەر ئیدارەدانی عێراقی داهاتوو. بێگومانە بێ کورد لەسەر بنەمای عاتیفە بیر نەکاتەوە و داوا و داواکانی کورد بە شێوازێکی کۆنکرێتی تر دابڕێژرێ و لە چوارچێوەی یاسا و دەستور کاری لەسەر بکرێ وا بێ کورد بە تیمێکی بەهێز بچێتە بەغدا و هەمومان لەسەر ڕای بیر و بۆچوونی جیاواز و ڕەنگی جیاواز و ئایدیای جیاواز و حزبی جیاواز هەمومان لە بەغدا لەسەر یەک داوا و یەک هەڵوێست کۆک بین بۆی کە کورد لەوە زیاتر پەرد نەبێ و پەراوێز نەخرێ. دوا بە دوای ئەنجامدانی ڕفراندۆم لە کوردستان پێگەی کورد لە بەغدا بۆ دواوە گەڕاوەتەوە و چاودێرانی سیاسی شڕای دەگەیەنێن بۆ قەرەبووکردنەوەی و دۆخە و ئاسایکردنەوەی پەیوەندیەکانی هەرێم لەگەڵ بەغدا پێویستە کورد استراتیژی و بەرنامەیەکی ورتریە بێت و لە ڕێو پلانەیەوە کار لەگەڵ حکوومەتیدا توشدا بکات. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.